بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکەم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە تایبەت بە بیرەوەری هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە لەگەڵ میوانەکانی بەشی یەکەم درێژە بە بەشی دووەمی بەرنامەکەم دەدەیت. دکتۆرە شاه لە عاریفەکان باز لە هیجرەتەکەن بە دوو شێوە. ئەڵێن هیجرەت تەنها هیجرەتی جەستە نیە بەڵکو هیجرەتی دڵ و ڕۆحیشە. هەروەکو بەڕێزان ئاماژەیان پێکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستە هیجرەت بەجێهێشتنی شوێنی جوگرافی و ژینگەیەکی جوگرافی لە مەککەوە بۆ مەدینە بەجێهێشت، بەڵام ئەوەی بەڕێستان هەمووتان ئاماژەی پێەکەن لایەنە ئەخلاقی و قیەم و پەروەردەی و دروستکردنی ئەو ڕایەڵە بوو لەگەڵ کۆمەڵگای مەدینە و دەوروبەرەکەیە. تا چەند ئەمە لە ڕووی بانگەوازیشەوە لایەنی ڕۆحیەکەی و لایەنی ئەوەی کە عاریفەکان ئەڵێن تەنها هیجرەتی جەستە نیە، هیجرەتی دڵیشە، ئەمە بۆ خۆی کاریگەری هەبوو، کاریگەری بەجێهێژە سەر خەڵکی مەدینە بۆ ئەوەی ئەو کۆمەڵگایە پێشوازی لێ بکەن و دوجار لەوێ چۆنەڵێ عمقێکی قوڵدا بمەزێنە ناو شاری مەدینەوە. پایەکانی دەسەڵاتی بەو شێوە بوو کە ئەنجامەکەی بۆ حەزارەتە گەیشت. دکتۆر ئاماژەی پێک. بەڵێ فعلەن کە مسلمانەکان کۆچیان کرد لە مەکە لە بۆ مەدینە تەنها کۆچکردنەکە لە شوێنێک نەبوو لە بۆ شوێنێک، یعنی غەرەزەکە هەر ئەوەندە نەبوو بێت شوێنێک بەجێ بێلی بچی بۆ شوێنە چکە هجرەت کرا، بەڵام هجرەتەکە غەرەزەکە هەر ئەوەندە نەبوو لە مەکە بچن لە بۆ مەدینە، بەڵکو هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد دروستکردنی قەوارەیەکی سیاسی ئومەتێکی ئیسلامی کە ئەو لەناو ئەو قەوارە سیاسیەدا مرۆڤەکان تاکە کەسەکان هەست بە مەسئولیەت بکەن، یعنی هەست بە ئەوە بکەن کەوا هەر یەک لەو مرۆڤانە حەقی هەیە لەسەر ئەوی بکە. یعنی مەسەلەن مسلمان لە فتەری مەکی کە دەیگۆ مەسەلەن بەخۆم و یعنی لەگە خوای خۆی کە بوویتە ئیسلام و تەواو، بەڵام لە فترەی مەدینە مەسئولیات کەتە سەری، مەسەلەن من مەسئولیەتی جیرانم لەسەرمە، حەق و حقوق هاتە گۆڕێ لە فترەی مەدینە، حەق و حقوق هاتە گۆڕێ کە ئەو حەق و حقوقەش ئەو مەسئولیاتش تەأسیری لە ئەوەی کردکەوە کۆمەلگایەکی دروست و کۆمەلگایەکی ڕاست دروست ببی لە سەردەمی مەدینە. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەندە یعنی لەگە مسلمانەکان کۆچیان کرد لەوێن دەر هەرچەندە مەسەلەن ئەزیەتیان شا، بەڵام لەگەڵ ئەوەشدا غەرەزێکی گەورەی هەبوو لەوەی کەوە تاکەکان ئیستیفادە لە یەکتری بکەن لە کۆمەلگای مەدینە، یعنی نەک لەوەی ڕانەوەستی کە ئەم بەس هەر کەسەوە مەسئول بی لە خۆی، بەڵکو مەسەلەن مەسئولیەتێکی جەماعی کۆمەڵە کەتە سەر شانی هەموو مسلمانێک کە لە مەدینەدا بوو. بە بڕوای جەنابەت وەکو توێژەرێک دروستکردن و بیناکردنی هەموو دەوڵەتێک و دەسەڵاتێکی سیاسی یا بیناکردنی کۆمەڵگا پێویستی بەوە هەیە سەرەتا لە داوایەکەوە دەست پێ بکات. ئایا داواکە بۆ دین بێ، بۆ ئیسلام بێ، بۆ زان بۆ هەر شتێکی تریراوەێ، بەڵام ئێمە قسە لەسەر شخصیەتێکی گەورە ئەەکەین کە هیجرەتی کردووە. ماوەسە بانگەوازەکە لەبوو چ بوو؟ یعنی ئەمە تەماشای شتەکان بکەین مەسەلەن، یعنی تەنها لەبوو ئەوەی بووکەوە فکری تەوحید بڵاو بتەوەیان شتی کەشی لەگە بۆ بانگەوازی ئیسلام. مەسەن لێرە ئەو پرسیارە بکەین ئایا مەسەلەن تەنها بەس داوای دەکرد لە خەڵکەکە تاکە خوایەکی بپەرستن کە لە کۆمەلگای مەکەدا ئەو شتە نەبوو، فکرەی تەعەدودیەت هەبوو لە کۆمەلگای مەکە، نەخێر تەنها لەبوو تەوحیدیەت نەبوو، شتی کەشی لەگەڵ بوو کە هەموو مامۆستاکانیش ئێستا باسییان کرد ئەخلاقیاتی بەشەر، چونکە ئەتووە کە ئەخلاقیاتت باش بوو ئیشەکانیشت باش دەبی، کەواتە داوا لە بۆ شتی باش کرایە، یعنی داوا لە بۆ ئەخلاقیاتی کەسەکان کرایە و بڵاوکردنەوەی ئەو ئەخلاقیاتە لە ناو کۆمەلگا و بڵاوکردنەوەی ناو ئەخلاقیاتە نەک لە مەدینە لە دەرەوەی مەدینەش، یعنی بە مەڕوری زەمن ئەو شتە هەموو یعنی لە ناو کۆمەلگای مەدینە کە بڵاو بۆەوە کە مجتەماعی سەلیم دروست بوو لە ئەنجامی ئەو یاسا و دەستوورەی کە پێغەمبەر داینا درودی خوای لەسەر بێ، وای طبعا لە دەستوری مەدینە مەسئولیەی فەردی و ئەخلاقیاتی مرۆڤ هەمووی بەدیار کرد، یعنی هەر کەسە وازی بخۆی زانی حق و حقوق هەموو بەدیار کەوت. ئەوە بانگەواز، یعنی بانگەوازی ئیسلام داوای ئەو شتەی دەکرد کە مرۆڤ حەقی مەحفوظ بی، مقابل بەوی واجبات هەیە لەسەری پێویستەبی کە بەرامبەر بە دەوڵەت و بەرامبەر بە پێغەمبەر و بەرامبەر بە مسلمانە. بەڵێ بێگومان ئێوە وەکو بڵێ نمونەیە دیاریکردنی فترەی زەمەنی تا حروبی ڕیدەتان دیاری کرد و باسی بانگەوازەکە کە دوای پێغەمبەریشە صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە مەدینە دەوڵەت بیناکە دواتر کاروبارەکانی سەربازی ڕێکەخاتەوە، جیهادەکە، یعنی بۆ هەوڵدان بۆ دەرەوەی نیوە دورگەی عەرەب و دواتریشە سەردەمی خولەفای ڕاشیدون ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەوێ ئەمە درێژەی پێ ئەدرێ.
ئەمەش هەر بۆ خۆی دیسانەوە ئەکرێ بڵین بۆ تەجاوز پێکردن و بردنە دەرەوەی بانگەوازەکەیە بە ئامراز و بە میکانیزمی تر. بەڵێ شێوازی شتەکەی بەخۆیەوە دیت، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فترەی پێغەمبەر دەبینین مەسەلەن یەکەمی شت کە پێغەمبەر کردی صلی الله علیه و سلم تەوحیدکردنی شبه جەزیرەی عەرەبی بوو، ڕێخستنی، یعنی قوارەیەکی سیاسی موحەدی دروست کرد لە بۆ ئەوەی سیستەمی هۆزایەتی کەم کاتەوە لەناو بەس لە هۆزایەتی شبه جەزیرەی عەرەبی پچڕ بوو، یعنی وحداتی متەکاملمان نییە، یعنی سنوورێکی موحەدمان نییە لە شبه جەزیرەی عەرەبی. پێغەمبەر صلی الله علیه و سلم نەجاحەتی لەو مەشروعی کە کردی ئەویش دروستکردنی قوارەیەکی سیاسی موحەد قەپا، یعنی موحەد بەبێ ئەوەی تەجزیەی تێدابی، تەجزیەی سیاسی دابەشکاری تێدابی. بەڵێ بەس کە لە فترەی ئەبوبەکر سیدیق ڕزای خوای لێ بێ کە دەسەڵاتی وەرگرت بەردەوام بوو لە، یعنی ئەمە دەتوانین بڵێن یەک لە قۆناغە نوێیەکانی بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام ئەوەیە کە سوپای ئیسلام دەستیان پێکرد بە ئەوەی دەربچن لە دەرەوەی شبه جەزیرەی عەرەبی. طبعاً پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی بەوەی کردبوو پێشەوەی وەفات بکە، کاتێک کە نامەدەنێری لە بۆ ئەمبراتۆرەکان داوایان لێ دەکا کە بێنە ناو دینی ئیسلام و کە سیاسیەن و ئەگەر دینیە نژنەبی سیاسیەن مەسەلەن بتانی بیانهینتە ناو ئەو قەوارەی، بەڵام یعنی بە طریقەی سلمی وەکو سەردەمی مەکی بە طریقەی بەڵێ سلمی دەستی ئەویش داوایە، یعنی یەکێکە لە قۆناغەکانی بانگەوازی ئیسلام ناردنی نامە لە بۆ دەسەڵاتدارەکان کە داوایان لێ دەکا بێنە ناو ئاینی ئیسلام. قۆناغەکە لە قۆناغەکانی پێشکەوتنی بانگەوازی ئیسلام فترەی سەردەمی ئەبوبەکر سیدیق ڕزای خوای لێ بی کە شبه جەزیرەی عەرەبی و تووشی حرەکاتی ڕەدەدەبی، حرەکاتی هەڵگەڕانەوە ڕەدەبی، ئەو مەشروعی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەجاحەتی پێهێنا ئەویش تەوحیدکردنی شبه جەزیرەی عەرەبی هەڵدەوەشێتەوە. بەڵێ سپاس. بەڵێ دکتۆر حەکیمەوەی بەڕێز دکتۆرە شالاش ئاماژەی پێکرد، بەڕێستان باسی پێشتر باسی دامەزراوەکانی ناو مەدینەمان کرد، یاخود ئەو هەنگاوانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نای، بەڵام هەنگاوی کەش هەبوو، جەنگەوە جیهادە بوو، نامەناردن بۆ مەلیکەکانە بوو، لە سەردەمی قووەت و دەسەڵاتە بنیادنانەوەی کۆمەلگاکە بوو ئەکرێ، یعنی ئەمانەش بۆ خۆی پەیوەستەکرێن بە کۆی ئەو مۆدێل و یا بڵێن ئەو پێدراوانەی کە لە ناو حەزارە و لە ناو شارستانێتە هەیە کە لە ناو شارستانێتی ئیسلامیە شانازی بەمانەوە بکرێت. زۆر جار تەعنی مەسەلەی جیهاد و مەسەلەی ڕوبەڕووبوونەوە و کوشتار و ئەوانە ئەکرێ، بەڵام ئەمانە لە چوارچێوەیەکی مەشروع ئابووکو دکتۆرە ئاماژەی بۆ کرد لە چوارچێوەی بانگەوازەکەی بووە. ئەمانەش ئەچنە ناو پرۆسەی حەزارەتی ئینسانیەوە، پرۆزەی حەزارەتی ئیسلامیەوە بە هەموو بە کۆی ئەو ناو تەسمیانەی کە لێنرێت. تەمان دروستکردنی دەوڵەت تەنها بە کاروباری مەدەنی نابی، بە مؤسساتی مەدەنی نابی، بەڕێخستن تەشریعات نابی، بەڵکو پێویستی بە هێزی سەربازیش هەیە. هیچ دەوڵەتێک ناتوانانی دەوام بکە دەیمومەی نابێ ئەگەر بێت و هێزی چەکداریشی نەبی، ئەگەر بێت و لانی سەربازیشی بتەوە بەهێز نەبی، بەپێی سەردەمی خۆی خاوەن تفاق و عتاد و زەخیرەی خۆی نەبی. ئەمە بێگومانین لەو شتە، بەڵام گرنگ ئەوەیە چۆن نەتی بەکارهێنانی ئەو چەک و تفاقەیە. خوا گەورە دەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ترهبون به عدو الله وعدوكم. يعني پێویستی هێز هەبی ئەو هێزە بۆ ئەوەی کەوا کەس چاوی لەوەی نەبی سبێ ڕۆژێ دەستدرێژ بکاتە سەر و وڵاتت داگیر بکە و خەڵکەکەت بچەوسێنتەوە بۆ دیفاع، یعنی مهمەکە دیفاعیە. ئەگەر هجوومیش بکرێ بۆ پارێزگاریە، بۆ پاراستنە، کەواتە زۆر وەکزانامت باست کرد دەگوترێ مەسەلەی چەک و کودەبی جیهاد و شەڕ و ئەوانە ئیسلام و مسلمانان لەو کاری دکتۆرش باسی کرد، تیرۆی زرست و بە زەبری شمشێر بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام و ئەو شتانە فقط یعنی قسەی هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکانن مغریضەکان کە ئێستا ئەوانەی خەڵکی کەژوبارەی دەکاتەوە، بەڵام ئەوە ئەسڵ و ئەساسی لەسەر ئەرزی واقعانیە. بە هیچ شێوەیەک بوونی چەک و تفاق و هێزی سەربازی بۆ ئەوە نەبووەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود هاوڵانی دواتر بۆ فەرزکردن و سپاندنی ئاینی ئیسلام بووبی، بەڵکو تەنها بۆ تەدلیلی سعاب بووە، بۆ لادان و لەناوبردننی ئەو کۆسوفتەگەرانە بووە کەەوە ناهێڵن بە ئاشتی ئاینی ئیسلام بگاتە شوێنەکان، بۆ ئەوە بەکارهاتووە چەک بۆ پارێزگاریکردنە. زۆر جارش کەەوە لە قورئانی پیرۆزدا باسی تۆند و تیژی و چەک و کوشتن و ئەوانە کراوە، بێگومان ئەوە خۆ هیچ مشتمەیەک وەکو پێش ئێستا گوتم ناکرێت تۆ بڵێ دڵی دنیا شامی شەریفی و هەتا کەس شتووە خەیاڵە تو بتێ مشتمەیەک دەوڵەتێک دروست بکەی و
وكەس پلامر نەدا و یان لە هەموو خەڵک تەمین بی محاڵە ئەوشتا لەبەرەوە بەکارهێنانی چەک یاخودبوونی سەربازی ضرورەتێکی حەزاریە ئەستان پرینسیپە شارستانیەکان و پێشکەوتنە شارستانیەکان و بەردەوامبوون لەسەر ئەخلاقیاتی حەزاری بەبێ چەک و لانی سەربازی ناکرێ بەردەوام نابی چکە خەڵکانێکی زۆر هەن دەسەڵاتدارانێکی زۆر هەن کە چاویان لەوەیە لەبەر ئەوەی لەسەر حسابی وانە هەر کاتێکەوە مسلمانان پێش بکەون بەهێز بن ئەوان بۆی دەزان کە ئەوە نەنجە لەسەر حسابی ئەوانە چونکە بازاڕی وان سار دەبی بڕۆ هەوڵی ئەوە دەدەن کە ئەو مسلمانانە یاخود ئەو دەوڵەتە ئەو کیان و خوارەیە لە ناو بن بۆ مسلمان پێویستیان بەوە هەیە کە ئیعداد و ئیسعدادی تاویان هەبی لە هەموو هێز و توانە و اتفاقێک بۆ ئەوەی کە بڵند دوژمنەکان و هەڕەشەکانی درەوە دوور بخرێنەوە لەو دەوڵەتە بەسم ئەوەیە بەکارهێنانی چەک هێزی سەربازی ضرورەتە بۆ خۆسەپاندن نییە بۆ لە ناوبردنی خەڵکی دیکە نییە بۆ سڕینەوەی بەرامبەرەکان نییە بەڵکو بۆ پارێزگاری لێکردنیانە وبوونی هێزیش بەشێکی گەورەیە لە حەزارەتی هەموو حەزارەتە جیاوازەکە حەزارەت باشە حەزارەتی ئیسلامی چەند بەهێز لە سەدەمی عەباسیەکان سەدەمی زێڕین بەڵام کاتێکەوە هێز و اتفاقی سەربازیان نەما کاتێکەوە دەسەڵاتدارەکان وازیان لە خۆ بەهێزکردن هێنا خەریکی مەلەذات و بەرژەوەندی تایبەتی خۆیان بوون بەرامبەر بە مەغۆڵەکان و دواتر هێزەکانی دیکە شکستیان هینە وانە لەبەرچی نەیانتوانی بەرگری لەو حەزار لەو قیمە حەزاریانە بکەن بەهۆی کەسایەتی ناتەندروست دەڕووی سیاسیەوە لادان لە مەقاوماتە ئەسڵیەکەی خۆیان بەهۆی لادان لەو مەقاومەت لەو ئەساساتێکەوە لەسەری دامەزرا بوو پێشتر کە لایەندا ئیترەوە سونەنی کەونیە سونەنی ینی خۆی گەورە ئەو ئەسبابانەی دانا کە ئەو هابووی پێش دەکەی کەوە نەبووی بڵێ لا ئیلاهە ئیلا الله با موسڵمانێژبی بەڵام کاتێک کە ئەسبابت نەگرتە دەست و بەکارنێهێنا دژمنەکانت با مشریک بن با کافر بن ئەوان پێش دەکەون بەسەردا زاڵ دەبن و تۆش پاشە کشە دەکەی بەڵێ سپاس دکتۆر خالید ئایا چۆن هیجرەت بۆ گەنجانی ئێستەوە بۆ نەوەی ئێستا ئەکرێتە سەرمەشقێکی گەورە کە بتوانرێ سوود لە وەکو پێشتریش باست کرد ئەخلاقیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سلوکی پێغەمبەر و هێز و بازووی گەنج و ئومێد بوون بەوەی کە بتوانی خزمەتی کۆمەلگا بەگشتی بکەی و کۆمەلگا بینا بکەی و دڵت بە ئێستا خۆش بێت و کاریش بۆ ئایندە بکەی یعنی بۆ گەنجانی ئێستا چۆن ئەکرێت سوود لە هیجرەت وەربگیرێ لە پند و وانەکانی هیجرەت و هەروەها بتوانرێ سەرمەشقیە دروست بکرێت کە ئەوە بێتە ئیلهام بەخشێ بۆ سلوک و هەڵسوکەوتی ئێستایان کە بتوانێت هێز و وزە بەخشێتەوە. بەڵێ طبعا ئەگەر تەماشا فەرمودەکانی پێغەمبەرکەی صلی الله عليه وسلم کە پاشوی فتحی مەکەی کرد فەرمی لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية وإذا استنفرتم فانفروا لێرە مەبەستم پێچیە تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی لا بڕوتی هیجرەتی بینی مەکە و مەدینە وەختێکی محدد بوو مەکە فتح کرا ئیدی هیجرەت نەما ئەچێ مەکە دیجە مەدینە ئازادی واتە ئازادی لە بینی شارەکاندا دروست کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەگەر بێت و تەمەن ڕێی پێ بدا بە بڕۆیش بە کە ئەوەی لە خولەفای ڕاشدین تەکمیلیان کرد ئەوەی ئێستا لە ئەوروپا دەکرێت ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیکرد کە هەمویان لەگەر یەکتریدا ئازاد لۆیە دەبینی قوڕیش کە وەختی خۆی لە سڵحی حودەیبیە شەرتی تعجیزیش دادەنێ کە دەڵێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر یەک موسڵمان بی تۆ نابی بێ و بەس ئەگەر یەک کافر بێت دەبێ بمان بدەی و دەڵێت دەدەینەوە یعنی تۆ میکانیزمێک دروستەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر تەماشا بکەی شێوازێکی وا دروستەکە ئەو گەنجانەی کە دێنە ناو ئیسلامەتی و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی بەکاردەهینان و ئیشی پێدەکردن و کاری ئەدانە دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا لێ نەدەگەڕا مەسەلەن گەنجێک بێ دابنیشی ئەوها لەو گۆڕی ببێتە بار بەسەر ئیسلامەتیەوەدا بەخێوی بکە ئێستا ئەوەی دکتۆر حەکیم باسی کرد سێ نقطە زۆر جوان باز دەکەم بەس ئیزافە چی لۆ دەکەم لەگەرەوە گونجاوە مەثەلە کە پێغەمبەر هاتە مەدینە صلی الله عليه وسلم وا بوو مزگەوتی دروست کرد و برایەتی دروست کرد وەسیقەیان دانا بەس بازاڕیشی دروست کرد بازاری لۆ گەنجەکان دروست کرد لۆ خەڵکەکە دروست کرد بازاری هەبوو بەنی قەینوقاع بوو بازاری هەبوو ذیل مەجاز بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بازاری داری لۆ مسلمانان کڕین و فرۆشتنی خۆیان ئالێرەدا بکەن لە ڕووی اقتصادەوە با ئەوە دەوڵەت هەبێ هەموو شتێکی پێویستە داعایمەکانی ئەوەی بوونی دەوڵەتدا هەمووی دەست پێوەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم گەنجەکانی هەموو بەکاری ئەخست و پێی فەرموون تەورێک دەست دەنێ لە چیا بچن داربێنن باشترە دەنگ سوال بکەم یەکێک شتێکتان پێ بدا یان پێتان نەدا فێرە عیزەتی نەفسی کردن فێرە گەورەیی کردن پێغەمبەری خوا صلی الله عليه فێرە قیادەیی کردن
محمد المصطفى صلى الله عليه وسلم هوليدا أو گەنجانە ئەو ها نەمینێنەوە لەو گۆڕێکەوەشی زمانی قڕیش مەسەلەن پێدادا سۆگەر بابی دەوڵەمەند باویش دەوڵەمەند با قائید باویش قائید بەنام پێغەمبەر صلى الله عليه وسلم قائیدی لە گەنجەکاندا دروست کرد ئەوانەی کە قابلیەتیان تێدا بوو هەر یەکێک لە مەقامی خۆیدا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەکاری دێ نەجالوی بەڕاستی لۆ ڕۆژگاری ئەوڕۆ گەرگەنجەکانمان تەماشا بکەیت ئێستا ئەوڕۆ تەماشاکەی ئەگەر مستەلاحەکەم غەڵەت نەبی گەنج تەمبەڵ بووە گەنج ئیشێ ناکە گەنج مثلا جوولەی نییە حرەکەی نییە تۆ تەماشای هیجرەتی پێغەمبەر کە صلى الله عليه وسلم ئەو هەموو گەنجەی لەگەرە خۆی بن و پێغەمبەر صلى الله عليه وسلم لەوێندە هیچ شیانی بێ ئیشدانە و هەر هەمووشیان شتیدا بۆ دەستی فێرە قورئانی دەکردن و خەڵکیان فێرە قورئان دەکرد لەگەر پێغەمبەر صلى الله عليه وسلم مزگەوتیان نەکرد لەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جیهادیان نەکرد لەگەر پێغەمبەر صلى الله عليه وسلم کە فێری کردن کەسابەت بکەن یعنی حتى صحابیەکە فەرمی یا رسول الله فلان کەس زۆر بە قووەتە ئەو ئەگەر بێت و لە جیهاددا سەرفی کرد بە شتێکی زۆر باش و پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم بەڵکو ئەگەر کەسابەت بکە و ماڵ و منداڵەکەشی هەمان ئەو جیهادی خێری هەیە کە تۆ دەیکەی یعنی هەموو شتەکانی بەیەکەوەدا ڕەبت دەکرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قووەت و هێزەکە و توانایەکە اینجا تو تەماشاکە ئەو میکانیزمە کەمەی کە لەبەردەستی پێغەمبەردا بوو صلى الله عليه وسلم ئەو شتەی ئەو ڕووکە لەبەردەستی ئێمەدا هەیە یعنی ئەگەر ئەو سەردەمەشتی زیاتر هەبووە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم چی بکرد بە لە بۆ ئەو خەڵکەدا ئێستا ئەو هەموو شتە زۆرە هەیە ئەو خزمەتی مرۆڤایەتیان پێ ناکرێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەو شتە کەمانەی کە لەبەردەستیدا هەبووە ئەو دەتوانی هەر هەموویان دڵخۆش بکە گەورەیان بکە و شتیان بداتە دەستی و وایان لێ بکە ئومەت لەبەردەستیان ئیسراحەت بکە بڕۆ ببینە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر گەنجێکی پەروەردەکردیان نردیتیان لە بوار شارێکدا وڵاتێکی ئاوادان کردیتەوە کەواتە ئەگەڕێنەوە سەر ئەوەی بەڕێز باسی گەنجی ئێستاکەی نزیک بوون لە سیرەت و ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم شارەزابوون لە ئیسلام بۆ خۆی گەنجی تەمبەڵ بەرهەم نایێنی تەمبەڵ بەرهەم نایێنی بەڵکو گەنجێکی زۆر کارێزما بە قووەت بە جوولە بە حەرەکە و دروستەکە چکە من ئێستا سەیرم پێ دێت تۆ لە کۆمەلگادا مەسەلەن بڕی وەڵا من بێ ئیشم و ناتوانم ئیشێ بکەم یان ئیش نییە ئەگەر ئیشی گەورە نییە هی گچکە هەیە بەڕێز دکتۆرە شاهلالە بەشی یەکەمی بەرنامەکە ئاماژەمان بە تایبەتی بە چەمکی بانگەوازدا لە ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە دروستکردنی بینا و دەوڵەتداری و هەروەها ئەو جەنگانەی کە ئەنجامیدا و هەروەها ئەو پەیوەندی لەگەڵ مەلیکەکانی دەوروبەری دەرەوەی نیوە دورگای عەرەب هەموو ئەمانەمان باسکە کە لە چوارچێوەی بانگەوازە جێی بوویەوە بەڵام دواتر دەبینین یعنی ڕەتفیعل دروسە بێ بۆی یعنی دژایەتیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە مەدینە و لە دەرەوەی و تووشی جەنگ ئەبێ و ڕوبەڕووبوونەوە ئەبێ ئایا یعنی ئەو ڕوبەڕووبوونەوانە یعنی هێشتا بەشی ئەوە مەقەوماتی ڕوبەڕووبوونەوە و ئەو شەڕانەی کە بەرامبەر بە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەنجام ئەدراوە ئەیانویست کێشە بۆ مسلمانەکان دروستکەن بەشی ئەوە دەعوە بانگەوازەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم هێشتا نەگەی بووە ئەو قەبیلەکان و هۆز و تیرە جیاوازەکان تاوەکو دژایەتی پێغەمبەریانە کرد لە ناو مەدینە و دەوروبەریە طبعا بەردەوامبوونی بانگەوازی ئیسلام لە سەردەمی مەدینە هەر جارێک کە بەردەوام دەبوو شێوازەکی نوێی بەخۆی دەدێت یعنی لە قۆناغێک دەگۆڕا لە بۆ قۆناغێکی تر قۆناغی نوێ هەروەکو باسم کرد لە حەقیقەت کە ئەوە بووکەوە مەرحەلەی حربی دەستی پێکرد جیهادی حربی جیهادی حربی ئەوە بووکەوە بمانوێ نەمانەوێ ئەوەی جیهەی مقابلی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانیش کە دیتیان پێغەمبەر دوودی خوارە سەربێتانی بێتە مەدینەی و مسلمانەکان ڕزگار بکاتن و ئەو قووەتێکی عەسکەری هەیە و سەرکردەیە و ویستیان ئەوانیش بەرامبەر ئەو کردارێک کە پێغەمبەر کردی لە یەک لە قۆناغەکانی تەتەووری داوای ئیسلامی ئەوە بووکەوە ئەو جارە بتوانن جوابی ئەو بەرەنگاری بدەنەوە کەوە قڕیشەکان دەیان کرد بەرامبەر بە داوای ئیسلامی طبعا ئەوانیش احتیاطاتی خۆیان وەرگرت و دەستیان پێکردبەوەی کە شەڕ بکەن لەگە مسلمانەکان هەروەکو لە مێژووی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە و شەڕانەی کە کرایە شەڕی بەدر و ئوحود و غەزوەی خەندەق و غەزاواتەکانیت کە خەیبەر و حونەین و فەتحی مەکە ئەوانە هەمووی کرا ئەوانە هەر هەموو ئەو شەڕانە قۆناغێک بوون مەرحەلەک بوون لە مەراحلی بانگەوازی ئیسلامی یعنی هەزارێک شتێک دەکرا شتێکی نوێ بوو مثلا حتى پەیماننامەی حودەیبیە سڵحی حودەیبیە قۆناغەشکە بوو لە قۆناغەکانی شێوازەشکە بوو لە شێوازەکانی بانگەوازی ئیسلام کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جارە لە بۆ بەرەنگاری بوون لە قڕیشەکان یاخود لە هەر هێزێک کە دژ بە بانگەوازی ئیسلام ڕادەوەستی دەستی پێکرد بە شەڕکردن و حیمایەکردنی بانگەوازی ئیسلام بە
شارکردن یعنی بەوەی کەوا پیشانی قڕێژ بدا کە مسلمانەکانش قوتەشان هەیە دەتوانن بە قوت ئەو جارە بەرامبەریان ڕابۆستن و هۆزەکانی عەرەبیش لە شوبێ جزیرەی عەرەبی بەڕاستی احترام و ڕێزی هێزیان دەگرت یعنی کاتێک کە دەیاندیت پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو شەڕانە سەرکەوتن بەدەستدێنی ئەوان لا ئیرادیەن داهاتنە لای پێغەمبەر و صلی الله علیه و سلم هەندێکیان ئیعلانی مسلمانەتی خۆیان دەکرد نابرین لە ساڵی وەفدەکان لە ساڵی نۆی کۆچی بەلێشاو دێنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئیعلانی مسلمانەتی خۆیان دەکەن و هەندێکیان بەبێ ئەوەی بنە ناو دینی ئیسلام دەبوونە تابع لە بۆ قوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ئێستا لە شوبێ جزیرەی عەرەبی لە نیمچە دوورگەی عەرەبی دوو قوت هەیە قوتی محەممەد صلی الله علیه و سلم وەکو سەرکردەک و وەکو پێغەمبەرێک و قوتی قوڕیش کە لە مەکەیە صراع هەیە لە بینی ئەو دوو قوتی هەتا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەتوانی لە ساڵی هەشتی کۆچی لە فەتحی مەکە کۆتایی بەدەسەڵاتی قوڕیش دێنی لە مەکە و مەکەش دایەوێتە ناو سنووری ئەو دەوڵەتە و نهایەت بەدەسەڵاتی دارنە دۆژدێنی کەواتە ئەوانە هەمووی قۆناغن مەراحلن لە بۆ بانگەواز ئیسلام هەر جارێک قۆناغێک یعنی بە جوێرەی متەطەڵەباتی وەزعەکە قۆناغەکان گۆڕایە و شێوازەکانی بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام گۆڕایە ئەو قۆناغبەندی بەڕێزی باسیەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو قۆناغێک بەپی هەلوو مەرجەکە بۆ خۆی بە بانگەوازی تایبەتی سەردەمەکە وەڵامیایەوە بەڵێ بە جوێرەی وەزعەکەی وەڵام مەسەلەن ئێستا پەیمانی حودەیبیە کە بەسترە یعنی کە مسلمانەکان چوونەوێن دەرو داوایان کرد مەسەلەن بچنە ناو مەکە بەشەڕ نەچوو پێغەمبەر شەڕی نەکرد کە بەرەو مەکە چوو بەسلم چوو ویستیان بچن عەمرە بکەن و ڕێیان لێگیرا مەسەلەن بچن زیارەتی ماڵی خوا بکەن ڕێیان لێگیرا زیارەتی ماڵی خوای بە مەفهومی تەوحید یعنی بە فکرەی تەوحید بکەن ئەوان ڕێیان لێگرت کە ڕێیان لێگرتن پەیمانیانی لەگە بەست و شروتیانی لە بۆدانە کەواتە لێرە بە گوێرەی وەزعەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەڕەکانی کردی شەڕی بەدر مەسەلەن کە ئەوان جێیشان حازر کرد بەرەو مەسەلەن ئیعلانی شەڕیان کرد پێغەمبەر پێویستە جوابیان بداتەوە کە ئەوان دێن جێیش حازر دەکەن دێن مەدینە حیسار دەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم زەڕورە جوابیان بداتەوە کەواتە بە جوێرەی وەزعەکە بانگەوازی ئیسلام دعوەی ئیسلامی هەر جارە و شێوازەشی بەخۆی دیتێ بە جوێرەی وەزعی حالی منطقەکەی و دعوەکە کوی ویستێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە ئەیکردیە بەڵێ بە هەمان شێوەش فەتحی مەکەش تەواوکاری هیجرەتەکە بوو ئەویش قۆناغەکە لە قۆناغەکانی بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام فەتحی مەکە لە چوارچەوەی بانگەوازە نەبوونی ڕۆحی تۆڵەسەندنەوە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خەڵکی مەکە کە بەو شێوەیە دەرکراوە ئەوەی نەبوو یعنی ئەمە چۆن جێبووەتەوە لەناو ئەو فۆرماوی کە پێوتێ بانگەوازی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بەڕێزت باسێک بە پێی قۆناغبەندی پێویست بوو کەعبە ڕزگار بکە لە بتپەرستی چونکە یەک لەو کارانەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لۆی دەکرد ڕزگارکردنی کەعبە بوو لە بتپەرستی و بڵاوکردنەوەی فکرەی تەوحید لە کەعبە یعنی تەحویلکردنی کەعبە لە پەرستنێک کە لە دەورا پشتی کەعبەی دەسوڕانەوە بە فکرەی تعددیەت یعنی پەرستنی فرە خوا لە بۆ فکرەی تەوحیدیت کە ئەویش پەرستنی تاکە خوایەکە پێغەمبەر هیچ تۆڵەشی بەکار نەهێنا لەم ئەسڵان عەفو عامی دەرهێنا یەک لە سیاسەتە هەرە موهیمەکانی پێغەمبەر کە ئەویش ئەساسە لە بۆ ئەوەی کەوا ئەوانی جیلەکانی تکەش لەسەری بڕۆیشتبان سیاسەتی عەفو عامی بەکارهێنا کە دیتی خەڵکی مەکە شەڕیان نەکرد من دەخل دار ئەبوو سفیان فهو ئەمن ومن قعد فهو ئەمن طبعا ئەوەش یەکێکە لە ڕەکائزەکانی دعوەی ئیسلامی و بانگەوازی ئیسلام. بەڵێ سوپاس. دکتۆر حەکیم لە چوارچێوەی بابەتە فکری و شارستانیەکەدا ئێمە ئایا یعنی ئەکری ئەمڕۆ بە ژمارە بە ئەرقام یعنی داتایەکەیە لە بەردەسە ئەوەی کە گرنگ بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هیجرەتی لە کاتی هیجرەتی خۆی لە مەکەوە بۆ مەدینە و دواتر ئەنجامیدا یعنی ئەو بابەتە گرنگانەوە ئەو لایەنە درەوشاوانەی کە مێژووی ئیسلام بتوانێت لە ڕووی شارستانێت و شانازی پێوە بکە کامانە بوون جیاواز لەوەی کە ئەو قۆناغەکانمان باس کرد لە دروستکردنی مزگەوت برایەتی وەسیقەی مەدینە جەنگ و جیهاد یعنی هەموو کۆی ئەوانە یعنی ئەکرێ بڵێن ئێمە کۆمەڵێک وێزگەی دیاریکراوی تایە تاوەکو مسلمانان شانازی بێ یا بتوانین بە داتا و ئەرقام شتێک بخەینە ڕوو تاوەکو بەرامبەر ئەوەی کە نەقدی مێژووی ئیسلامەکە وە ژیانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم و هاوڵانەکە ڕوبەڕووی ئەمە بێتەوە یاخود پێی بوتێک ئەمە بە ژمارە و بە داتا و بەڵگەی بێدەنگکەری بەرامبەرە. بەڵێ وڵا سەرەتا پێم خۆشە تاوکاری ئەو پرسیاری پێشتر کە کرد دەرباری سەربازی ڕاستە لە لانی سەربازی جمۆزوڵ هەبوو و شەڕ و پیلادەن هەبووە بەڵام ئەوە نەبوویتە هۆی ڕاوەستاندنی پرۆسەی مەدەنیەت لە شاری مەدینە یعنی زۆر کارکرا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامیدا لە ڕووی بەڕێوەبردننی یان بەڕێوە چوونی کاروبارەکانی مسلمانان لە بازار و لە معاملات و لە بازرگانی و
ئەوانە بەردەوام بووینە ئەومان لە بیر نەچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کارانی کە کردی دوای کۆچکردنی استقرارکردنی ناونووسکردنی سەرژمێری کردنی مسلمانەکان كل من تلفظ بالإسلام يعني أشياء لا إله إلا الله مسلمان بوا ناوكانا بنوسن يكم زارة لم يجو بشويش منظم أمر فرمان البيغمبر دردسي بو ناونوس كردن بو تدوين بو نوسين كواتي إساقنا نوسين يعني مدنية كاتمد داتا والرقم هذا مدنية بوتي ويكوا بزانه جماعة مسلمان كان سندا وهذه كان بوتس بكل قديه بو أو يكوا وكو موارد بشري وكو درامتي مروي سوديان اللي ببيندريه بناسرين چێنە و چیان پێ دەکرێت و احتمالات چیشان بۆ دیاری بکرێ یعنی دینامێکیەت و جوڵە و حرەکە بەردەوام بی وەکو پێشتر باسکرا لە ئەڵقەی ڕابردوو یعنی جمود نەمینێ شتێک نامێنێ بەناوی جمود بەناوی وەستان بەناوی بەستان بەناوی بەستەڵک بوون نەخێت دەبێ هەموو لە حرەکە و لە جوڵە دابی هاوکات لەگەڵ ئەوەش تماشا بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر پرۆژەی یعنی هەستا بە تەنزیماتی ئابووری مثلا رخصتني كاروباري أو برن صرفي صحي وأنا والله مثلا أودان سقي هسه شلون آوي باران كبدولا كان دادي تخواره وشلون تنظيمك الرق بخريه قلتي الأعلى ثم الأعلى لبرزوا بو خواتر دوات خواتر هريكي بو بلندو جوزينك عندها جوزينجي أو كبرز بيتو إنزل بيتو بو خواتر يعني بوي كاحتكاري آيوج نكره همو سودي لور بقول لنا حي زراعي وكشتوكاليوا أو مفهومي دادگەری دەسەسپێنی لە سادەترین شت لە ڕووی ئابووری کۆمەڵاتی هەتا دوایی پرینسیپی دادگەری ئەساس و بناغە بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاری لەسەر دەکرد زۆر گرنگە بەسەرەی ئەدان و ئەو مەسائلانە هەروەها تەشجیعکردنی هەندانی دابینکردنی سەرچاوەی ئاو بیر گوتی بیر بکڕن با بیر وەقف بکرێ مسلمانەکان سوودی لەوەربگرن نەک پێشتری جوولەکان احتیکاریان کردبوو بری ئەویان هەبوو دەیان فرۆش و بە پارەداندا بەرامبەرداندا خەڵکی دیکە مسلمانەکان ئێستا نەخێر چۆن بازاڕی تایبەتی هەیە بۆ مسلمانەکان با سەرچاوی ئاوی تایبەتی خۆشیان هەبی تابع نەبن مسلمانەکان بچن بۆ ئەوی عوسمان کوڕ عەفان ڕەزای خوای لێ بیکەوە ئەو بیری کڕی دواتر تەرجیحکردنی بیرکڕین مسلمانەکان سەرچاوی ئاوی خوان هەبی سەر بەخوان هەبی کە بازاڕی سەر بەخۆشیان هەیە کەواتەوەی ئێستا بە زمانی ئەم سەردەمە پێوتێ خەدەمات یا خزمەت گوزاریەکانی ناو شاری مەدینە هەموو ئەمانەی مسۆگەر کرد بەڵێ حتا لانی ڕێگاوبان يعني داينكوا مثلا رقابان رقا كان بو قافري بازرگاني مثلا كارواني بازرگاني قلتي اگر مشكله كبل رقابان بارقكا رقال لنوان بلن كورانا كانوا رقاني شاري مدينه حفت بالبي يعني تقريبا دكا 3 متر 3 متر تا 4 متر بويكوا دو خوشتري بار هالجر بباروا بتوان بعكس اتزاء برونو مزاليان هبي بس انا بيتكلم لا ري بازرگانی ما بس أويا بتشوكترين شت حسابي بوكريا مسألة بس صرف صحي يعني بيش خلق كزور بيسرو بري موضوعي دزب أوجي عندنا أو عندك كواز ذكره يعني إسا زياواس همو مالك لا بلين لا مالي خوي همو خانويك لما تنيش خوي عنا مالي خوي شيء كان دروس كرد هل لو يندر أو كسا بو مسألة قضاء حاجته أو مسائلنا قولش حفرة كان ليدا داو دوای امتصاصی مثلا ئەو شتانە دەکرێت لەغێ ئەو خۆڵ و قڕێکە تێدا و پڕ دەکراوە و پاک دەکراوە دیاریکردنی جێک لە دەرەوەی شار بۆ فرەدانی نیفایات و پاشماوەکان بۆی کەوا لە ناو شار پیسی بۆ گەنیشتی جواب بڵاو نەبیتەوە بۆ حتە لە وتی بیئە پیسبوونی ژینگە بیریان چ کردیتەوە بۆی کەوا بیر لە دوورترین شت هەل لە ڕووی مەسائلەی ژینگەوە مەسائل تەندروستیەوە تەندروستی تاک تەندروستی کۆمەڵ تەندروستی شار ژینگە هەر هەمووی حسابی بۆ کرا ئەوە لەو سەرەتا لەو ماوە کورتە پێغەمبەر صلی الله علیه و سلم دعوە جیهاد شەڕ ئینجا بیر لە مەرافقی خەدەمی و ئەوشتانژ بکرێتەوە بەو شێوازە وردەکاریە بەڕاستی ئەوانە بەڵگەی ئەوەنەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیجرەتێکی حەزاری بوو هیجرەتێک بوو لە فەوزەویەتەوە لە کۆمەڵگەیەکی قەبەلیەوە بۆ کۆمەڵگەیەکی منەظەمی حەزاری مەدەنی بۆ هەموو ماناکانی کەلمەی تەحەضر و تەمەدون کە ئێستا کۆمەڵگەکان لە بەشێوە فراوانەکە ئیشی لەسەر دەکەن بەڕاستی ئەوە کارێکی زۆر بۆ خۆی گۆڕینی ناوی یەثریبیش بە مەدینە بۆ خۆی گزارشت نییە لەوە مەدینە بەدەنیەت بەڵێ ینی ئێستا کۆمەڵگەکە گۆڕاوە تەحولی کردیە لە بۆ مەدەنیەت لە قەبەلیەت لە عەسەبیەت لە عەشائیریەت
لبو مدنيت بو هم أجسم كانك أو روح لي دقري أو وقتا تطبيق كرا بس بشوازي سردمياني خوي أو وقتا. بەڵێ ئەوەی دکتۆر خالی دکتۆر حەکیم ئاماژەی پێکرد لەو خەدەماتە بڵین خزمە گوزاریانەی لە ناو شاری مەدینە ئەکرا و ئەو ڕەتفعل و ڕوبەڕووبوون و تەحەدیانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەپێی قۆناغبەندی دکتۆرە شەهلا ئاماژەی پێکرد کە هەمووی ڕوبەڕووی بووە بەپێی مەراحیل هەتاوەکو کۆتایی و فەتحی مەکە و دواتریش هەموو بۆ خۆی تەنانەت تاوەکو ئەگاتە حەجی ماڵ ئاوایی و ئەو ئاماژانەی کە لە حەجی ماڵ ئاوایی بوو ئەکرێ هەموو یعنی ئەمانە بۆ خۆی متوربەکراوی ڕەفتار و مامەڵە و هەسوکەوت و قیەمی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم. من ببوورە بۆیە لەو تەوەرا زۆر یەمەوە لای هەر بە ڕێزێکتان تایبەتمەندیەکەم بەپێی پسپۆڕەکەی جەنابتان کە توێژینەوەکانتان لەسەر جەنابەت فەرموودە بووە دکتۆر حەکیم شارستانی و فکر بووە دکتۆرە شەهلا بانگەواز بووە بۆیە ڕاستەوخۆمەوە لە چوارچێوەی پسپۆڕەکەی خۆتانە لەسەر کەسایەتی گەورەی محەممەد صلی الله علیه و سلم قسە بکەن. بەڵێ طبعا دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەی هیجرەتی لە زۆر شتان نیشانداوە هەتا فەتحی مەکە کرا پاشیانجینی فەرمووی لا هیجرەتە بعد الفتح بەنسبەت ئەواندا بەڵام لەو مسلمانان و لەو خەڵکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دەرگای قەپات نەکرد فەرمووی هەر کاتێ کەسێ بێوێ هیجرەتکە المهاجر من هەجر ما نهى الله عنه. مهاجر چییە ئەو کەسەی کەوا هیجرەتەکە فەرمووی ئەو کەسێ هیجرەت لە گوناحەکە لە تاوان دەکا فێری کردین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕۆکە خەڵک لە گوناح و تاوان دوورکەویتەوە هیجرەت بکا بۆ نمونە ئێستا کەسێک بۆ نمونە جغارە خوا جغارە لە ڕوو شەرعیەوەدا حرامە دروست نییە باشە پێشتر ئەو زەرەرانەی بەدیار نەکەوت بوو کە ئێستا بەدیارە لە جیاتی ئەوە سیواچێک دانێ هیجرەت لەو جغارەیە بکە لەو سیواچێک پێشتر ئەچوویتە جێگایەکی خراپ دانیشت ئێستا مزگەوتمان هەیە بڕۆ هیجرەت کە لە بۆ ئەو مزگەوتە لەوێن دەردانیشە تاعات و عیبادەت کە دوورکەوە لەو مەکانەتە خراپە دەتکرد پێشتر کابراچ و کارێکی خراپی لەگەڵ ئافرەتێک کرد ئێستا زەواجمان هەیە لە ئیسلامەتیدا ئەو جۆرە شتانەدا هەیە پێشتر کابرا ئارەقی دەخوارد ئێستا کابرا بڕۆ کاکە بپسی و شەربەت بخۆوە یعنی ئەتوە بێ هیجرەت کەی لە گوناحەکانت لە خراپەکانت لەوانەی کە کردیتە دەیل و لای ئەوەی کە لە ئیسلامەتیدا ئێمە بەدیلمانەیە لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم أو حديثي كذا فرمي بخاري لكم حديث دانا إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. يعني حتى صحابة فرموا كبيغمبر صلى الله عليه وسلم أو قصي فرموا كابراي هبوا لما كهجرتي كرهاد له مدينة لدو أم قيس يعني بيان دقو بو بياو دانقو مهاجر أم قيس لو تكلبر أو هل على أساس زوازی لەگەر بکە چونکە مسلمان بوو هیجرەتی کرد بوو ئەوایان پێدەگوت یعنی نابووە شتێک بکەن لە هیجرەتدا ئیلا خاڵیسان مخلیسن لە بۆ خوای تەبارەک وەتەعالامی کە تو لێرە دوور دەکەوی و دەچێژیشکە وڵاتی خۆت بەجی دێلی شوێنی خۆت بەجی دێلیش شوێنی لەدایک بوون و مەفتەنی خۆت بەجی دێلی بەڕاستی شتێکی زۆر گەورە بوو ئاسان نەبوو ئێستا ئەو ئەزرەی ئەوان دەستیان کەوتووە گەنجی ئێستا بەدەستی دەکەی بەوەی کە لە جێ خراپەکاندا بە دوورکەوتەوە ئەو ئێستا خراپە زۆر ئاسانش بووە یعنی هاتیتە ناو دەستی ئینسان لەبەرەوەی بەپێی ئەو تەکنۆلۆژیای کە ئێستا دروست بۆ بەڕاستی ئینسان لە ناو دەستی ڕا کە وەکو خوا دەفەرمێ فەبیما کەسەبەت ئەیدیکم بەوەی کە دەستەکانتان ئەنجامیەدا یعنی لۆژ لە قیامەتیشدا کە ئینسان پەشیمانە بتووە پەڕەداتە دەستی خۆی یەومە یەعەض الظالم عەلی یەدەیه هەر دەستەکانی خۆی دەگەزی لۆچکە بەو دەستانە زۆر کاری خراپ و ناڕێکی کردیا المهم ئەمە مەبەستمان چییە هجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە و لە بۆ مەدینە ئەوە ئێستا ئەوەمان فێر دەکا بەڕاستی ئێمە ببینە تاکێکی ناو کۆمەلگا لەو پەڕی ڕەوش جوانی و بەرزیدا بێت لە خراپەکان بە دوورکەوینەوە لە شتە پیسەکان بە دوورکەوینەوە بین لە بۆ شتێکی وەکو محەممەد المستەفا ئەو زەویەکی بەجیهێش زەویەکی دیکەی دروست کرد ئەو هەندێک کردەوەی لەوێن دەربەجیهێش بەڵام لێرە ئیدیکەی دامەزران دروستی کرد بەیتێک هەبوو لەوێن دەر پڕی بتپەرستی بۆ ئەو کردی بە خواپەرستی و تەوحید و ئەوە کۆمەڵی قەبائیل هەبوو لەوێ ڕێک ناکەوتن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سوخەزەجی گەیاندە یەکتری کە خوا فەرموو ئەگەر خوا موعینت دەبا لەو ئەنفەقتە ما فی الأرض جەمیعا ما ئەلەفتە بین قلوبهم. بەڵێ سپاس دکتۆر خایی دکتۆر حەکیم کۆتا قسەگە شتێکت مابێ هەڵبەت دکتۆر خایی ماشەڵڵا یعنی بە مجمەلی هەمووی کۆ کردەوە بۆ کۆتایی قسەکان بەڕێز دەگەر شتێکت مابێ بە کورتی لە نێو خولەکدا وڵی شت زۆر بەڵام بە پێی کاتەکە ڕاستی پیامبەر صلی الله علیه وسلم وەکو ڕەجل دەولە ڕەفتاری کرد کە چوە شاری مەدینە و کارەکانیشی ئیجراعاتەکانیشی پیاوی سیاست و پیاوی دەوڵەت و پیاوی مەدەنیەت تەمەدون بوو یعنی بۆ نمونە توانی
کە تەلاقوحێک و متروبەکردنێک لە نێوان توانا و کەفاءەتەکانی مهاجرەکان لەگەڵ ئەنسارەکان خەرچی مەکە و خەرچی مەدینە تێک هەرچێژ بکە، خەرچی مەکە بە بازرگانیان و خەرچی مەدینە بە پیشێک کچوکاڵیان تاوەکاری یەکتر بوون و بۆ هۆی پێشکەوتنی لانی بۆ نمونە بڵێن ئابووری بە هەموو ڕەهەندەکانیەوە. جگە لەوەی کە هیجرەت پێمان دەڵێ کاتێک کە بیر و باوەڕ دەکەوێتە مەترسی ئەو وەختی هیچ شتێکی کە بەهای نامێنێ نیشتمان و نەهەیز نەماڵ و منداڵ ئەوانە ئەو وەختە هیجرەت پێویستە و واجبە کە ئەو کەسە لە پێناو قوربانیدان بە لە پێناو عەقیدە و بیر و باوەڕەکەی دەتوانی هەموو شتێکی کە بەجێ بێڵێ هیجرەتی بۆ بکە. بەڵێ سوپاس دکتۆرە شەهلا دوا قسەت. واللهی پێویستە هەر هەمومان بەڕاستی یعنی هەرچەندە ئێستا کە باسی بانگەواز دەکەین باسی سەردەمی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم، بەس ئێستا ئەمە حالیان دەتوانین هەمومان کردداری جوان ڕەوشتی جوان و کردداری چاک و حیمایەکردنی حەق و حقوقی یەکتر و دانەبەزاندنی سنوور لەگە یەکتر و ڕێزگرتن لە یەکتر و هەموو ئەخلاقە جوانەکانی ئاینی ئیسلام ئاینی محەممەد صلی الله علیه وسلم بەکاربینین بۆ ئەوەی بتوانین کاتێک کە خەڵکان دەمان بینن بزانن کە ڕەفتارەکان و ئەخلاقەکانمان جوانن هەتاوەکو بەغێر مباشری فێرە ڕەفتارە جوانەکە لێمان بن. یعنی پێویست ناکە بە زمان قسام بکەین بە ڕەفتار، ئەمە ئێستا پێویستە ئەو شتانە جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە شەهلا بورهان خەیات کە ئەمڕۆ لە بەرنامەی دیداری تایبەت ئامادە بوو. سپاس بۆ دکتۆر حەکیم خۆشناو پرۆفسۆر لە زانکۆی سەلاحەدین، سپاس بۆ دکتۆر خالید گەردی، سوپاسانەکەم کە ئامادە بوون لە دوو حەڵقەی بەرنامەکەمان بە ئومێدیەوەی بتوان بینەران سوودی لێ وەربگرن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی دیداری تایبەت بە ڕووداوی گەورەی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەوە بۆ مەدینە تاوەکو دیدارێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایە. سپاس.